جه کمبونا سودانی و مالکی دا چهات یا بحث کرن کد گوتن هر دولاد کاندیداکی یک لاکن جبر کو هر دولانا کوکن اوکیت هل بجریت یدیل دجیویا باسم عوادی کسک بوک و زربیا سرکرده نوا چارچوبیا هماهنگی ایتار تنسیقی دگل مانایی بون وکی کاندید بو پست سرک وزیران بلام کسین جماره یک لدجیوینه کسین بقوت دناف ایتار تنسیقی دا مالکیه سودانیه خزعلیه وجی لدجیوینه يعني أفجر كيرا دنا وشارشوفيا هماهنجية كان جد دماهيكتن دما يسايج بوارم خلاص بو هجا عقيل محمد داوي سركرزا دهف بيمانية آفدان كرنو جشا بيدان إج بغداد دجال منه تقولك بخيرات يا كردستان 24 بوشي شارشوفيا هماهنجية نشتن لسر كانديدا كي بجهنا راي كفتنه وهر روش كومبون بو صباحي بو دوزبا بو حفتي كادي بله أو برسياري من الميواني المختص بله من بسپۆرم لە بواری سیاسی بۆم نییە وەک نوێنەری هاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشەپێدان قسە بکەم بە گوێرەی ئەوەی کە ئێمە نزیکین لە بڕیار بەدەستەکان لەو بڕوایەداین حاڵەتێکی سروشتیە ئاساییە حزبی عێراقی هەبێ ڕوتی سیاسی نیشتمانی هەبێ چ لە چوارچەوەی هەماهەنگی یان ئەوەی کە کاریگەری هەیە لە سەریان لەلایەن هێزە سونیەکان یان هێزە کوردیەکان بۆیە ئەمە وەرگێڕانی بۆ دەکرێت بۆ سەر بڕیارێکی سیاسی دەرئەنجامەکەی هەڵبژاردننی سەرۆک وەزیرانێک دەبێت هەر وەک ڕوون و ئاشکرایە گوشار و کارتێکەری نێودەوڵەتی دەسوەردانی دەبێ وەک یەکێک لە فاکتەرە سەرەکیەکان بە ئاراستەی هەڵبژاردننی سەرۆک وەزیرانێک جگەلەوەش بژاردەی هێزە سیاسیەکانیش لە ئارادا دەبن کە ئەویش لە نێو چوارچەوەی هەماهەنگیدایە جگەلەوەش مەرجەعیەتی باڵا مەرجەعیەتی ئاینی باڵاش دەبێت ڕەزامەندی لەسەر ئەمە هەبێ ئەمەش لە کۆتاییدا ئەم بیرڕایە و لێدوانانە یەک دەگرێت و هێزە سیاسی و نیشتیمانیەکان کە نوێنەرایەتی چوارچەوەی هەماهەنگی دەکەن لەو بڕوایە داین بوونی ململانێ و ناکۆکی لە چوون بەو ئاراستەی ڕێکەوتنێک بکرێت لەسەر هەڵبژاردننی سەرۆک وەزیران هەموو لەسەری هاوڕا بن تا ئێستا ڕووی نەداوە چونکە ئەمە کۆتا دەرهاوێشت و دەرەنجامی پرۆسەی سیاسیە چونکە 6 هێزی سیاسی بڕیار بەدەستن لە چوارچێوەی هەماهەنگی تەمەنی چوارچێوەی هەماهەنگیش لەو بڕوایەدام 5 ساڵە بۆیە لەو بڕوایەدام 12 بۆ 13 هێز بڕیاریان بەدەستە بۆ هەڵبژاردننی سەرۆک وەزیران نێو چوارچێوەی ئەو زانیاریانی کە ئێمە بەدەستمان ئێستا کەم یەک و کەم دوو سباهی دما یاسایی یا دیارکردنا کاندید سرک وزیران دماهیک دهتن سباهی جی بریارک و کمبون بهتا کرن بورا گهاندنا کاندید آیا سباهی اف پرسه دهتا یک لاکرن پشتی 14 کمبونان بەڵێ هیوا دەخوازین کە بەرژەوەندی وڵات پێش هەموو شتێک بێ بەرژەوەندی هاوڵاتی پێش هەموو شتێک لەم کارەدا چونکە گەلی عەرەبی و گەلی کورد لە وڵاتە کە پێکەوە بە قەیرانی بەردەوام و دووبارەدا تێدەپەڕن جگە لەم ئەو قەیرانە ئابووریەکە هەیە قەیرانی غاز هەیە قەیرانی بەرزبوونەوەی نرخی کاڵاکان و خۆراک هەیە بۆیە حکوومەتێکی پێویستە کە بە تەواوی خاوەن بڕیار بێ نەکار بەڕێکەر بێ بۆی کارە دەستوریەکان جێبەجێ بکە وەکو دەسەڵاتی جێبەجێکار بە دروستی کارەکانی بکە جگە لەمەش دەسەڵاتێکی تەواوی هەبێ لەلایەن سەرۆک وەزیرانەوە بە تەواوی دەسەڵاتیان پێدرابێ کارەکان ڕای بکەن بۆیە چوارچەوەی هەماهەنگی ئەوەی کە پشتیوانی لێ دەکەن و لایەنە کوردیەکانیش کە پشتی دەگرن لە چوارچەوەی سونیش لە ڕاستیدا پشت لەو بژاردەیە دەگرن کە بژاردەیەکی ئەرێنیە ئەویش هەڵبژاردننی سەرۆک وەزیرانێک بێت لە بەشێک بێ لەو کاندیدانەی دەستنیشان کراون
یان کاندیدێک بۆ یەکلایکردنەوە دا باشە سبەهی دێ ئەف پرسە هێتە یەکلاکردن هێژای عەقیل بیرۆڕاکان هاوڕان لەسەرەوەی کە کاندیدێکی یەکلاکەرەوە دێتە پێش باشە ئەف کاندیدە سبەهی دێ هێتە یەکلاکردن لە ڕاستیدا ئەمە سەختە بەڵام بیرۆڕای زۆرینەی لایەنە سیاسیەکان ئەوەیە چونکە ئەوان باش تێدەگەن لە سروشتی ئەو بڕیارە پێیان وایە کە گرنگە لە کۆتا ساتدا بگەنە بڕیارێک ئەویش ساتی ئەو ماوەی 15 ڕۆژەی لە دەستور دانراوە بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیرانێک لە بەردەم سەرۆک کۆمار بۆیە هیواخوازن و لۆ بڕواایەش داین کە بە سەرکەوتوانە کۆتایی دێ بە شێوەیەکی نیشتیمانی و بەرپرسیارانە هەموو لایەنە سیاسیەکان و نیشتیمانیەکان سەرۆکوەزیرانێک هەڵبژێرن تەواوی لە هاتوویەکانی هەبێت و خاوەن زانیاری بێت و دەسوەردانی بیانی و نێودەوڵەتی لەسەر نەبێ و لەلایەن مەرجعیەتی باڵا و هێزە سیاسیەکانیش پەسەندی بکەن و لێی ڕازی بن بەڵام گەر نەگەنە ڕێککەوتنێک عێراق ئەمە یەکەم جار و کۆتا جار نییە لەم بابەتەدا تێوەگلاوێت چونکە وڵاتانی دیکەش هەن بەو ئاراستایەدا ڕۆیشتون بۆ نمونە بەلجیکە زیاتر لە ساڵێک و چەند مانگێک دوو جار ئەمەی بینیوە ئیسپانیاش هەیە کە زیاتر نزیکەی ساڵێکی خایان تا سەرۆکوەزیرانێک دانرا عێراقیش لەم بوارەدا لە ساڵی 2010 بەو دواکەوتنە داتێپەڕی هۆکارەکانیش سیاسی بوون هۆکارەکەەوە بوو لایەنە سیاسیەکان لەسەر هەڵبژاردننی سەرۆکوەزیرانێک ڕێک نەکەوتن جگە لەمەش ئەمە لە بەرژەوەندی دەسەڵاتە بۆ بەڕێوەبردننی وڵات ئەو ئەمەش پەکخستنێکی منهەجی سیاسیە با بڵێن بەرهەمیەکی ئایدۆلۆژی و هزرا بۆ سروشتی ئەو گروپە سیاسیانە باشە هێژای عەقیل گەلەوەش بەرەی هێزی ناوخۆی و لۆکاڵیش لە گۆڕەپان دەرکەوتونە دەیانەوێت بیر و ڕاو بڕیاریان هەبێ خاوەن بڕیار بن لە عێراق باشە هێژای عەقیل بۆچی کۆمبۆنە ئەڤروکای یا سوودانی و مالکی هیچ بڕیار نەهاتەدان بۆچی توژ پارتیا سوودانی بۆچی سوودانی خۆژڤێ هاوڕێکی و ناکۆکیێ ڤەناکێشیتن سەدەم چیەک و ئەڤروکا و سوودانی یعنی سوودانی و مالکی نەگەهشتنە هیچ قرارێکی و نەشیان کاندیدێکی بخودان نەپێشیە خۆشبەرک و سوودانیەت بێشتە مالکی تونابی مالکیت بێشتە سوودانی تونابی بۆچی وانە کەسێکی هەف بەشنینە یانژی بۆچی هەردوو نەشیان کەسێکی دەست نیشان بکەن من لە سەرەتادا قسەم لەسەرمە کرد گوتم من نوێنەری و گوتەبێژی هاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشە پێدان نیم هەموو ڕێزێکم بۆ بەڕێ سەرۆکوەزیران هەیە محەممەد شیع سوودانی ڕێزم بۆی هەیە من ڕێزێکی تەواویشم هەیە بۆ هەموو هێزە سیاسی و نیشتیمانیەکانی نێو چوارچێوەی هەمانگی و لەو بڕوایەدام ئەمە بەرپرسیارەتێکی نیشتیمانیە باز لە وجدانی خۆمان بکەین من چونکە وەکو پسپۆڕێکی ئابووری و سیاسیدا سەیری دۆخەکە دەکەم چونکە هەڵنەبژاردن دەرەنجامی ئەو بەریەککەوتنی بەرژەوەندیەکانە ئەو ڕکابەری لە نێوان حیزبەکان هێزگە لەمەش فشارێکی نێودەوڵەتی هەیە کە بەڕێز نووری مالکی ڕەت کردەوە جگە لەمەش هەندێک ئاراستە و مەیلی دیکە هەن لەلایەن هێزە سیاسیەکان کە ڕێک نەکەون لەسەر دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانێک ئەم ناکۆکیانەش بەهۆی ئەو منهەجە سیاسیەیە یاخود ئەوەی کە بابەتی هەڵبژاردننی سەرۆکوەزیران پەیوەستە جگە لەمەش سروشتی بەرپرسیارەتیەکان بەرپرسیارەتیە سیادیەکان لە هەڵبژاردننی وەزیرەکان بەلایەک و پابەندبوونی سەرۆکوەزیران بەرامبەر بە چوارچێوەی هەمانگیش بابەتێکە چوارچێوەی هەمانگی لە قۆناغێکدا کە قۆناغی هەڵبژاردننی سەرۆکوەزیران
وەزیرانە بووەتە دامەزراوەیەک کە ئەنجومەنی وەزیران بەڕێوە دەبا لە ڕاستیدا ئەمەش ئاماژەیەکی زۆر ئەرێنی چوارچەوەی هەمانگیە کە ڕێک هاوتایە دەگونجێ لەگەڵ سروشتی کارەکانی کۆماری ئیسلامی ئێران و دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دۆسیەیەکی زۆر ئاساییە لە ڕووی هزری سیاسی و بیر و هزریەوە. باشە هێژە عەقیل محەممەداوی سەرکردە هەفپەیمانی ئاواداکردن و گەشە پێدانێ یا سەرۆکوەزیرن نوکەین کاربڕێکەری عێراق محەممەد شیع سوودانی زۆر سپاس.